دەنگدەرانی 15 ویلایەتی ئەمریکا و سەماوای ئەمریکی ڕۆژی سێشەمە بەرەو سندوقەکانی دەنگدان دەڕۆن بۆ ئەوەی کاندیدی خۆیان وەک باشترین کاندیدی پارتەکان هەڵبژاردننی سەرۆکایەتی مانگی 11 هەڵبژێرن. چاوەڕوان دەکرێت هەردوو سەرۆک جۆ بایدنی دیموکرات و داناڵد ترامپی سەرۆکی پێشوو لە دەستەبەرکردنی کاندیدکردنی پارتەکەیاندا نزیک بن. نیکی هێلی بالیۆزی پێشووی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان کە لە دوای ترامپەوەیە بۆ کاندیدکردنی پارتەکەی ڕۆژی یەکشەمە بە کەناڵی NBC ڕاگەیان تا دەنگدەران بیانەوێت بەردەوام دەبێت لە خۆ کاندیدکردنی. لە دەنگەکانیان دانیشانی دەدەن، لە بەخشینە دراوەکانیان دانیشانی دەدەن. سەرنجی من ئەوەیە کە پێویستە دەست بکەین بە ڕێزگرتن لە پارەی باشدەران. هەروەها پێویستە قەبارەی حکوومەت کەم بکەینەوە. پێویستە سنوورەکانمان تۆکمە بکەین و وڵاتێکی یاسا و ڕێسابین و باوەڕ بە ئاشتی لە ڕێگەی هێزەوە هەبێت. کۆچبەریش لەنێو ئەو بابەتانەدایە کە سەرۆکی پێشوو داناڵد ترامپ وای داناوە لەم ڕۆژەدا کە بە سێشەمەی تایبەت ناسراوە سەنگی بخاتە سەر. نابێت چیتر ژیانێکی بێتاوانی ئەمریکایەکی تر لەدەست بدرێت بەهۆی تاوانەکانی کۆچبەرانەوە. دەبێت ئەمە ڕابگرین. پێویستە بچیت دەنگ بدەیت چکە دەبێت ژمارەی گەورە لە 5 مانگی سێدا بنێرین. دەبێت ئاگاداریان بکەینەوە کە ئێمە شەمەندەفەرێکی باڵهەڵگرین و ئێمە دەڕۆین و ناوەستین. سەرۆک جۆ بایدن کە هەفتەی ڕابردوو سەردانی سنووری تێکساسی کرد، ترامپ تۆمەتبار دەکات بە پوچەڵکردنەوەی پرۆژە یاسای ئاسایشی سنووری دوو پارتەکە. شەمەی ڕابردوو خانمی یەکەم جێڵ بایدن تشکی خستە سەر بابەتێکی دیکە کە پێی وایە پێویستە دەنگدەران بەر لە ڕۆژی سێشەمەی تایبەت لە بەرچاوی بگرن کە مافەکانی دووگیانبوونی ژنانە. ئەو بیر لە قەدەغەکردنی لە باربردنی منداڵ دەکاتەوە لەسەر ئاستی وڵات. ترامپ مەترسیە بۆ سەرژنان و بۆ خێزانەکانمان بە سادەیی ناتوانین ڕێگەی پێ بدەین سەر بکەوێت. بەدڵنیاییەوە سەرۆک بایدن کاندیدی پارتەکەی دەبێت. لەلایەنی کۆماریەکانەوە ترامپ پێویستی بە لانی کەم 1250 نوێنەر هەیە بۆ ئەوەی بە فەرمی کاندیدکردنەکە مسەوگەر بکات. ڕەنگە چەند ڕۆژێکی پێ بچێت تا سەرجەم ئەنجامەکانی سێشەممە بە فەرمی ڕابگەیاندرێن. بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێرز ئێگلێسیاس، باڵا مەحموود، دەنگی ئەمریکا.